ڕاگەیاندن دەبی پشی وابیتن قسەکردنەکانی وابیتن ئیجابیات و سلبیاتی ئەو شتەی باز بکەن نەک ئەمە هەدەفەکەمان ئەوە بی تەعن بدەین و قسەی بکەین و قسە لە بۆ قسەی نەبیتن یعنی کێستامەکە دانیشتی نەدەمانوێتن باسی کێشەی بکەین چارەسەرمان پێبی نەک هەر هجووم بکەین و قسەیان پێبرێن چونکە خەڵک تااقەتی نەمایە خەڵک ماندی بۆ خەڵک زەرمەندی یەکەم خەڵکی هەژارە بە قسە گوتن هیچ لە مۆزوع ناگۆڕدرێتن لێیەکە ڕاگەاندنەکانیش دەبی بەڕاستی دەبینی یەک دەرێ دەستی بردرا کان لە لێدادرا دەستی بردرا هەموو باز دەکەن یعنی ئەمن لە خۆمەوە تەمەشا دەکەم ئەمە 22 مانگە عملیاتی میهرەبانی کرایتەوە ئەمن وەکو دکتۆر دلێر ئەو ڕۆکە لە ئایتی ئیحساییەکەم وەرگرت کە چەند نەشتەرگەریمان کرد 2942 نەشتەرگەریمان کردیا 801 نەشتەرگەری بڕینی گەدەمان کردی بە سەرکەوتوی کەس نەمردیە یعنی ڕاگەاندن ئەوەی نارێتن بەڵام ڕاگەاندن دێتن ئەمن زیاتر لە 1500 عملیاتی بەردی زەرداوم کردیا بەس ڕاگەاندنەکانێکە چەندیت کە 3 مانگ لەوە پێش چەند لاقیتان لە بۆ دانا گوتیان ئەو بە سەڵاواتی عملیاتی کردی عملیاتی نەکردیە دوای تو شکایەتی کە لە محکەمەش دۆڕاندی یعنی ئەوە دوای ئەوە ڕاگەاندنە نەهاتنەوە برێن ئەرە دکتۆر لێرە تو مەزلوم بووی ئەمە زوڵممان لە تو کرد ئەمە درۆیەکمان بەزاری یەکەچی هەمومان بڵاومان کردەوە خەڵکیش قسەی پێگوتی یعنی دکتۆرە 22 مانگ لە خلالی 22 مانجی 2942 نەشتەرگەری بکاتێت شایانی ئەوەیە ڕۆژانە دەکەس جوونی پێ بدا دەبی مجتەمع هۆشار بکرێتەوە ڕاگەاندن دەوری هەیە لەوەی کەوا بە سلبی شتەکان بووە چەندان کەس هەبووە یعنی ئەمنێکم لە دکتۆرێن مازال کە ئەوەن دوێنە ماندی و جوهد دەکەین هێشتانەکە خەڵک جوونمان پێدەداتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی